تۆ لەوەتەی نەمبینیوی زۆر گەورە بووی دۆستی کۆن، زۆر. کاتێ لە دوورکەوتمەوە من پیر بووم، بچووک بوومەتەوە. کە لە ژوورەوە بووم حکم درابووم، تۆش لە دەرەوە حکومت دەدا. ئەگەر چی من خراپ خرامە ژوورەوە، بەڵام لە ژوورەوە مرۆڤم ناسی. تۆ مناڵێکی باش بووی، لەگەڵەوەش مناڵێکی باش بووی، بە باشی ڕووی مرۆڤایەتی خۆت ون کرد. تەواو من خراپەم بەرامبەرت کرد، بەڵام ئێستا تۆ لەسەرتەوە هەتا خواردتەوە خراپ بووی. یعنی مەبەستی من مەبەستم ئەوەیە کە ئێستا تۆ بەهێزی گەنجی دەتوانی لێم دەی و بە عەرزم دادەی. بەڵام دوعا بکە، دوعای ئەوە بکە کارەکە لەوێوە تەواو بێت، چونکە گەر کارەکە تەواو نەبێ و نەتوانی بمگری و لە عەرزم دەی، پاش ماوە و شێوەت داهاتوو ڕابردووت سیر ناکەم. من دەستم بەم کارە کردووە تا تەواوی نەکەم واز نایەنم. هەر دەبێ بیگەنمە کۆتایی، هەر دەبێ بیگەنمە کۆتایی. رامز فنعالبك سلامي بوديه وأخبار رمزي کاتی چوونە سەر سوکان هات. با منیش گوێم خاڵۆ پێویستت بە پیاو هەیە؟ هەیە، دیدی لەمە دووا پێویستم بە هەندێک پیاو هەیە، بەڵام ئاشکرای ئەوانەکێت. کاکە زەر تەواو بوو. ئازاد چاوپێکەوتنەکەمان لەگەڵ کەنعان ڕێککەوت. من و تۆ پێکەوە دەچین. باشە خاڵۆ. باشە من بۆ دەبێ ئەم شتە قبوڵ بکەم. چونکە لێرەم وات دەزانی ئەمڕۆ هەموو شتێکت تەواو دەبێ، هەر بۆیە گەورەترین یاسای خۆشکات کەس نەیەتوانی بتبینێ، هیچ کەسیش نەیەتوانی بگایەتەوە. بەڵام ئەمڕۆ دەرگەکانی ماڵەکەت کرایەوە. ئەمڕۆ دەستێنەدانی تۆ تەواو بوو. کەنعان بەگ ئاقلانەیە، هەر گومانێکە تەبێت لەو شتێ بەتەمای بیبیتەوە، گومانی ئەوەیە لە کۆتاییدا بێبەرکردیکار دەمێنی. ئەوەش لە ڕامیز فێر بووی. ئەو لە من پەیوەندیمە پۆلیس کردووە، وادیان ڕازی؟ من حەقم ئەزەل، لایانی حەق منم، ئەو نییە. باوەڕ بە من ناکەی، بەڵام ڕۆژێک تێدەگەی. من حەقم دەزانم، بۆ خۆی ئەمە دواوانەیە. بە بیانووی تۆڵە زەر بە چێ دەگەێنین؟ چی دەکەین؟ ڕوو لە چێ دەکەین؟ لە کوێش دەوەستین؟ لێرەوە
ئێمە ئێمە لەبەرەوەی تۆ نەتویست بۆیە هیچم نەکرد عومەر، چونکە تۆ وتت بێڵێ ئەخر ئەوە بکوژی بەهارە با من بمرم، بەڵام با بچمە ژوورەوە کاری وانە تەواو بکەم. عەلی دەبڵێ کاکە چیتر بە مەڵێ عومەر؟ کارێکم لەگەڵتان ماوە هێشتا نەکراوە، با بچین ئەو تەواو بکەین. ئەیشان نۆرە ئەویش دێ. باشە ئیتر دێم بۆ یەکتر بینین ناوە ناوە. عەلی تۆ هەندێک چەرەزات بینە، ئەزەر تۆش کار بێنە یاری بکەین. هەر وەکو ڕۆژانی ڕابردوو بەڵکو لەسەریەوە دەست پێ بکەینەوە. ها نابێ مەحاڵە کوڕە دەبێ ئێمە دەتوانین دەی. چی ڕوو دەدا؟ ئەوە بوو کامێت چاڵجی کوشت، بەهارتەس جانیش ئەو کوشتی، کەنارومی هەڵخەڵەتێنیش ئەو کوشتی. دانی پیانە دانی بۆش ناچۆن تاوانەکەی خستە ملی جەنگیزەوە، ڕاکردنی بەندیخانە بۆ کوشتنی. عومەر من سەربەستم عومەر. خۆت تەسلیم دەکەی، دواتر دەچێت دادگا و ساقی دەکەنەوە. لەبیر کەم مەحاڵە، خۆشم ناوێت مەحاڵە، واش بێنم مەحاڵە، لە دەستی نادە مەحاڵە. کاتێک گەنج بووم منیش جارێک عاشق بووم، بۆ گەیشتن بە خۆشەویستەکەم ئای چەند بەربەستم شکان. کاتێک گەنج بووم وامزانی دەتوانم هەموو بەربەستەکان بشکێنم. زۆر درەنگ تێگەیشتم، بە بڕیاردانت لەسەرم ڕۆیشتنە گەیشتن بە عشقەکەت مەحاڵە. ئیتر عاقڵ بووم، بەلاش ڕاناکەم، بە لێدانی فیکەیەک هەر کەسم بوێ ئەو بەرەو ڕووی من دێ. منیش ڕێک بیرم لە تۆ دەکردەوە. ئەیشان لەکوێیە؟ بە تەمایە بەرەو ئێرە بێ. تۆم ئاگادار کردەوە، خۆت دوور بگرە لێمان. بۆچی؟ چ ڕووی داوە؟ تۆ لە خەڵە ڕامیز دەکشەیتەوە، لەوە ترسی، لە چاوەکانتە دەیخوێنمەوە، بەڵام بە هەڵەدا چووی. لەو نا پێویستە لە من بترسی. من بەو شێوازی یاریکردن نابەزم. من هەموو کارتانی کە تۆ یاری پێرەک دەخەی بێکدا دەم و فڕێدەم. من بە تۆ دەوێرم. هێشتا تێ نەگەیشتووی؟ تۆ بۆچی هاتوویە ئێرە؟ بۆ ترساندنی من؟ یاخود بۆ ڕزگارکردنی ئەیشان؟ یاخود بۆ ڕێگرتن لە ئەیشان لە کوشتنی من؟ هەموو شتێک لە دڵت هەیە. من بە تۆ دەوێرم. هێشتا تێ نەگەیشتووی؟ تۆ بۆچی هاتوویە ئێرە؟ بۆ ترساندنی من؟ یاخود بۆ ڕێگرتن لە ئەیشان لە کوشتنی من؟
نەکا بڵێ بۆ ڕزگارکردنی من هاتووی ئۆ خەش تۆ یاخود یەک دقا هاتووی تا خۆت ڕزگارکەی تا ئەمڕۆ ڕاستیت بە ئەیشان نەوتووە دەتڵتدا ماوەتەوە ئەمڕۆ هاتووی دەتەوێت بیڵێ بۆ تۆ دەڵێ چی؟ دەڵێم کە ئێمە تا ئێستا ڕووی ڕاستی خۆمان بە یەکتی نەناساندووە چۆن دەبێت کەسانی شاری وەک ئێمە تێکگیر بن سڵاو من کەنعان بیرکانم خۆشحاڵ بووم عومەر وەچار وتم بەڵام تۆ جوت وەڕانەگرتم وتم من دوژمنی تۆ نیم لەو ژیانەدا من لە هەموو کەس باشتر لە تۆ گەیشتم عومەر بۆ زیاتر تێگەیشتنت تەواو بۆم سلماندی هەموو کاروباری خۆم جێهێشتووە هاتوومە ئێرە دەزانی لەم چیرۆکەدا کۆتایی تۆ چۆنە؟ دادکوژم هێدە قسەیەکی عاقلانەتر بکە گەر لەژێر پاڵەپەستۆدا بی قسەی باشترت پێ دەکەم دادکوژم ئەوە قسەیە دیکەی چێ پێوتی؟ منیش وا دێمە سەرەوە بۆ خۆی پیلانەکانمان زۆر باشن بەڵام وەک بڵێ کەمێک کات بەفیڕۆ دەدەین یعنی تا کۆتایی ڕاستی خەریکە دەگەینە مەبەستەکەمان بەڵام لە دوا هەڵمەتدا لە دوا ساتدا هەر شوێنێک بێ بێهێز دەبین وانە؟ بادانی پیانم منی شەروە بۆیە بیرۆکەیەکم بە مێشکدا هاتووە وەک فیلمە سەرکەشی و ترسناکەکان تۆ بۆ بیرۆکەیە سەرسام دەبی دەڵێم بە کاری یەکتر بکەین تۆ ڕامیسم بۆ بێنە منی ژەو کارانە تەواو دەکەم کە تۆ بە نیوەچڵی بۆ بەیانی جێهێشت تەنانەت باش بزانە بۆ ئەوەی لە نیازپاکی من تێ بگەی هەندێک کاریشم کردو چیت کردووە؟ چیت کردووە؟ تۆ تۆڵەت لەو کەسانە وەرگرتوتەوە؟ وەرت نەگرتوتەوە وانە؟ زۆر عیبە یعنی گەر ڕێکخراوی تۆڵەمان هەبوایە تۆی دەردەکرد دەڕۆی و تۆڵە وەرناگرێەوە لە کامیان دەستمان پێکردایە عەلی سوکردنی سزای ئەو پیاوە هۆکاری خۆی هەیە بۆیە لە سزاکەیدا دەشکاندنم کرد بۆ وەستە جارێتەوە نەبووە دەستکەوتی یەکەم لە هەمان کاتدا چەنگیز بەیانی سەرێکم لە چەنگیزدا دەزانی من بە شتێکی ئەم وڵاتە سەرسامە بۆ هەموو شتێک ڕێگایەکەیە لە بۆیە چەنگیز بە زمان بەساوی دادگایی بکە من بوومە کەفیلی لەوانەیە بڵێ بۆچی بەڕای تۆ بۆچی باشترین خیانەتی کرد بۆ چاوەڕانی چیت دەکرد عومەر ئەو پیاوە چێ نرخی زۆرتری لە سەردانی خۆی بەو دەفرۆشێ پێم و دەیشان نیشان دەدەم 2 دقەی نەبەر یەکسەر پێوتم تۆ عومەری ناڕەسەند ئیتر ئەمە ڕەفتارە ڕاستەکەیەتی خیانەت دووبارە خیانەت سزاکەی مردنە لای بنکەی پۆلیسە کاوەلبووەکە لە بەردەم ئۆتۆپارک چەنگیز ئاتای لە کۆتاییدا لە زیاتی ئەیشان دەمرێ دەستکەوتی دووهەم بینە سەر خاڵی کۆتایی ئەیشان ئەسلی مەبەستی تۆڵەکەی تۆ لەو نەبووە ئەو شتێک کە تۆ لە بنچی نەداویستوتە ئەوە نەبووە کە پێڕابگەێنی بەڵام نیگەران مەبە من لە زیادی تۆ پێی دەڵم ئێمڕۆ سەعات 2 تەواو پێشەوەی ئەیشان هەوڵ بدا من کوژێ بە ناوی عومەر بە سەیرکردنی ناوچاوەکانی پێی دەڵم کە تۆ چی با بزانم چی دەکەم چیت دەوێ؟ سیرکردن سیر دەکەم بزانم چی دەکەم تەنیا دەتوانی یەک کەس هەڵبژێری با بزانین چی هەڵدەبژێری چی ڕزگار دەکەی تۆ ئەگەر لێ چاکەیەکی چەند گەورەت لەگەڵ دەکەم ئەو شتانە دەکەم کە تۆ نەتکردوون ئاوەها تۆ دەرسێکت پێداوم بە ناوی تۆڵە لەکوێ دەست پێ دەکەم وەرە لە تەنیشتم دانیشە با لێرە تەواو بێ تۆڵەی هەردوو کشمە
کێشەیەکی بچوو پێیە هەرچەندی بمەوێ حساباتی خۆشم بکەم قەت ناگەڕێمەوە سەرەتا ڕامیز قەرەستی خاڵۆ ناتوانم ئەو ڕۆژە بگەڕێنمەوە کە یەکەم جاری بوو پێ بنێتە ئەستەمبوڵ ناتوانم لەو ڕۆژەوە پێخستە ئێرە هەموو شتانە لەبیر کەم کە پێمی کرد تا ئەوەی بە منی کرد پێی نەکەمەوە هەرەوا دەدبین کاکە قرزەکەتان دەدەمەوە زۆر زود بەڵام لە داوا براکەم بەری دەدادەجان تەواو قەرزیە و برادەرە چەندە؟ زۆر تۆ دەیرێتەوە؟ نا ئیمڕۆ وازی لێدێنن بەیانی خۆی دەیداتەوە گەرواز نێنین؟ ئەگەر وازی لە نەهێنن برادەر خۆتان دەیدەنەوە یەکەم جار تەدیتە ئەستەمبوڵ من زۆر شارەزایرم چۆن بتوانم یارمەتی بدەم قەرزەکەت بدەوە هاتووی چی بکەی شارەزای ئەستەمبوڵ نەبی زەحمەتە بووت ئێرە بێت شوێنێکی تر ناچێ ئیستانبولی شارەزای من نییە هەروەها منیش بە هیچ کەس ناچم منیش لەگەڵ تۆ دێم مەیە بوەستە هێشتا خۆمان بە یەکتر نەناساندووە من کەنعانم کەنعان بیرکان ناوی تۆ چییە؟ ناوی من ڕامیسە هیچ لە کچەکەم مەکە کەنعان دەیکەم ڕێت پێ نادەم هیچ لە ئەزەل مەکە دەیکەم ڕێت پێ نادەم کەنعان ڕێت پێ نادەم مەحاڵە
دیسان هەڵە پاسیەکرد کردووە ها؟ باویشی بێتە سەر. پێم نیشان دەبزانم. ئۆف لە تۆ کوڕم. بەدیتە هیچ کەس نەماوە بە یارمەتی فریا کەوتنەکانیانەوە هاواریان دەکرد چونکە کەس نەیدەتوانین لەوێ ڕزگار بێ. بەرگەم گر باوکە. باش. من دەمەوێت چی ببیستم؟ من هیچ نەهاتوومە بۆ ئێرە. لارگدەم. هیچ چاوم بە تۆ نەکەوتووە. هیچ کاتێک چاوم بە تۆ نەکەوتووە. تۆ ناناسم. ئافرین. تۆ شتێک دەڵێ؟ لە ماوەی 24 ساعتدا ڕامی سەرچیەکی لە دەستە دەڕوە. ئای دواتر؟ جا لە پاش ڕووداوی بەرواری 8 ئەیلول ئەو ڕۆژە ئیتر ڕۆژی توێیە. ڕاکە دواکەوتین. ئێمەش دێین. چەندتان لەگەڵ من دێنا ها؟ کوڕە زاکە چاوەڕێت دەکا.
دەست لە خواردنەکەت نەداوە هەموویم بۆ تۆ ئامادە کردووە سیر کە و دڵمەیە تۆ حەزت لێ ئامادەم کردووە گۆشتەکانم لەناو ڕۆنا سوور کردوێتەوە خوێن میژی ڕاچەڵک منیش خۆم بۆ ئەوە هاتووم تا بمکوژی گەر دەتەوێ دووبارە کوڕەکانمت کوشت تۆ کوڕەکانمت کوشت تۆ کوڕەکانمت کوشت پێشەوەی پسیوا باشترە بیر بکەیەوە کاکە ڕامیز قسەی هەڵەدەت کوژێ باش بیر بکەوە بیرکەوە تەنانەت بژمرم دەتوانم چی بکەم تۆ بوویتە چ پیاوێک چیت کرد کەنعان چیت کرد پرسیارێکی جوانە پێش 30 ساڵ منیش هەمان پرسیارم لە تۆ کرد ئەو کەچیت بەموت ئاواشانی خۆت لێکدا گوێم دڵم ڕاگرت بە گوێی دڵی خۆم کرد ئێستاش گوێ لە دڵت ڕادەگری کاکە ڕامیز حەز دەکەی من بکوژە بڕۆ لای و نەوەکە لە باوەش بگرە بەڵام ئەو کاتە مناڵەکە دەمرێ تۆش دەزانی گەر بەنەوەکەت بگەیت مانایەوە دەیکوژی گەر من بکوژی ئەو دەکوژی ڕەچەڵەکی هەردووکمان لە هەمان سڵاتدا لەناو دەچێ باش دەبێ تۆ بوویتە چ پیاوێک ئاوا من ئاوا تۆم دروست کرد من ئاوا تۆم پێگەیان شەیتان یانەوە تا من دەی بەمە لای خۆم دەژی بەڵام بە نەفرەتکردن لە تۆوە دەژی بە بیرکردنەوە لەوەی تۆ باوکیت کوشتووە دەژی تا ڕۆژێک تۆ بکوژێ ئەو نەوەی منە گوێ لە مێشکت دەگری یان لە دڵت نایکەم ناوەکەت بژی یان بمرێ گوێ لە دڵت بگرە باوکی تۆ من کوشتم خواردنێکیش بۆ تۆ بانکەم ڕۆڵە چۆنە ها؟ بۆچی لێرەین نازانی؟ یەکە لە نیوە شەوەکان کاتە لێ کۆڵینەوە تەواو دەبێ و دەرگا دەکەنەوە
ئالەو کاتەدا دەزانی بۆچی درگایان کردوێتەوە ڕۆڵە. هەوڵ نادێ من ڕازیکەی؟ کاتێ بچووک بووی تۆم لە قوتابخانە دەدزی و دەمهێنای بۆ ئێرە دووسێ دانە دەخوار تێر نەدەبوو. باپیرە دەتوت باپیرە با نەگەڕێنەوە. بەبیرت دێ؟ خاڵە لاوازەکانی منت دەزانی دەتزانی بەدەمی پڕەوە دەدوت باپیرە باپیرە. دەتوت باپیرە چیرۆکێکی ترم بۆ بگەڕەوە چیرۆکێکی ترم بۆ بگەڕەوە. چیرۆکێکت بۆ بگەڕمەوە ڕۆڵە. ئاگادار بە لەوەی دەژێڕیتەوە. خۆت دەزانی قسە دەتکوژێ. دەگەڕێەوە برادران چیان دەوێ؟ ڕۆیشتنم. هەی تۆ چیت دەوێ؟ بەرزترین شوێنی ئێرە ڕاقی ترینی لووتکەی هەرە بەرزی من بەرە بۆ ئەوێ. براکەم بۆ دەرەوە چی دەکەی لێرە؟ بۆچی برا؟ سەلیم دیشان پڕە؟ کەنعانی برام ئەو برادەرە وەرناگرین. بەڕاست؟ عوسمان ئەو مێزەی دواوە بۆ برادەران ئامادەکە. چی دوت بەو پیاوە؟ نەدەویست بێ ژوورەوە؟ تەرتیباتی تەوامان بۆ بێنەرکە. سیرکەون و سەری گەورە نووریە لە فەڕەنسەدا دەنیشێ. ئەو ژنەی لای ڕاستی حاکمی سوسیالەکانە هەموو کەس بە چای بەر سەیری دەکات. ئەوەش مێزی پلەدارە سەربازەکانە بەردەوام حیزش کراوە. ئەی باشە ئەو پیاوەی لەسەر ئەو مێزەی پێشەوە دانیشتووە کێیە؟ بس بە بابە خاوەنی قوبرووە فەهمی دۆغان ئەوەی بەرامبەریشی یەکێک لە شەریکەکانی تلەگیزدا کاک قەهار. ئێستا شێوە و گوڵە نێرگسی ئیزمیر سەلما هونەر.
ئێمە بۆچی یافینە تێرە بۆ سیرکردنی ئەو چاو دڵبەرە بچکۆلە هاتوومەتان شارە تاوەکو لەسەر ئەو مێزەی پێشەوە دانیشم Öyle bir kara sevda kara toprakla biter. Öyle bir kara sevda kara toprakla biter. خۆشەویستێکی ئاوا تاریک لە خاکێکی تاریک کۆتایی دێ تەواوی کەم ڕۆڵە یان ئەوە تا بەردەوام بم لەسەر گێڕانەوەی چیرۆکەکە بەڵێ باوێ ئەو یاریە تەواوکەی ترکان ئان کە بەزیت کۆتایی پێدێنم هیچ شتێکم فێری تۆ نەکردووە ها بچکۆل ها چقۆیەکە لە دەست بگرە و وەک پیا و خۆت وەرە بەرامبەرم داوام لە نەوەکەی خۆت کردووە ئەو دەیکە نەیکردووە ناشی کات هەرچەندەی هەوڵدەی مێشکیشی بشۆیتەوە خوێنی من ناتوانێ خوێنی من بڕێژێت ئەو هەڵە دەکا یاری لەگەڵ دەکا ڕۆژانی کۆنتەوا بوون کاکە ڕامیز کەوایە چاوت لە من هەڵمەبڕە بەغیرەت بەو سەیری ناو چاوم بکە من لە تۆ ناترسێم کاکە ڕامیز هیچ کاتێک لە تۆ نەترساوم کەوایە لە بەرامبەرم مەلەرزە وەک پیاو بوەستە من قەت لە تۆ نەترساوم کاکە ڕامیز ڕێزم لێت گرتووە چاکەم لەگەڵت کردووە بە حەیرانت بوومە کە چاوم هەڵنابڕم لە ترسان نییە کەنهان ئامادەی بۆ پێشبڕکێیە کاکە ڕامیز دڵی تۆ یاخود عەقڵی من دەیباتەوە کەنهان نەوەی تۆ گوێ لە تۆ دەگرێ یا لە من دەڵم کە نەوەکەت پێشەوەی خۆرەوە بێ باپیرەی دەکوژێ نایکە نایکە ئەو مناڵە مناڵێکی باشە نایکە کەواتە با بزانین چێ لەو پێشبڕکێیە دەیباتەوە بە هیوای یاریەکی خۆش کاکە ڕامیز وامەکە تخوا بەریدا لەکوێیە توفیق
دەتەوێ بێی؟ وەرە تۆ خاڵۆ بۆ کوێچین؟ تۆفیق ئەزەل خاڵۆ دۆزیەوە؟ بەڵێ چی بووە؟ لەم بەزم و ڕەزمە شتێکم هاتاقلی ئازاد بە ئەو لەبیر نەکەی کەس نییە ئازاد بپارێزێ وانە؟ تۆفیقە دەڵێ بچم بۆ پاراستنی ئازاد؟ تۆفیق لە تەقسیمە تەرمیخانە هەشتە بێت کات باشە تەفۆ بیرێکی باشت کردەوە خوارزە ئافرین بۆ تۆ ئاها سیرکە شتێکم بۆ جێشتووە لە شوێنەکەی خۆم لە ناو چەکمەچەکەمە بۆ تۆیە لەش ساغ بێت تەفۆ هاوڕێتێکی باشی پیرە پیاوێکی وەک منت کرد هەر سەلامەت بی دەی ئەمانەتی خوا بەخوا کە لە ڕقی خوارزە زۆر کە لە ڕقی زۆر ئەو کەنعانەشت بینیتر وانە ئەوەی کە بە چەندین ساڵ بەدەستمان هێنابوو بە یەک چرکە لە دەستمانی دەرهێنا خوارز ڕێگاکە دەدۆزینەوە ڕێگاک دەدۆزینەوە خاڵۆ من دۆزیمەوە خوارزە من دۆزیمەوە ئەو منی دەوێ وانە منی دەوێت دەبابی بە بابی بە منیش ماندوو بوومە ئیتر ماندوو بوومە زۆریش ماندوو بوومە پشت دە من بەستە خاڵۆ پشوو بدە هەناسەیەک وەرگرە ئەزان هەر کەس ئێمەی لەم دنیاە بەڕەڵا کرد بێ هەر کەسێک ڕێگەی بە ئێمە دابێ بۆ کردنی ئەو شتانە ئێستا دەیەوێتەوە خوارزە دەیەوێتەوە ئەوەی پێمانی دالوت کە بەولوت کە بەکارمان هێنا ها ئیتر پێویستە ئەو شتانە بگەڕێنینەوە خاڵۆ تۆ لەم باشتر فەلسەفەی ئەو کارانە دەزانی من تەنها یەکشت دەزانم تۆ بۆ هەر کوێ بچی منیش لەگەڵ تۆ دێم بۆ کوێچین؟ دەچینە لای کەنعان خوارزە لای کەنعان گەورە و مەورەیە بەڵام من ئەوم قستە ئەم کارەوە خۆشم دەزانم چۆن دەری دێنم دە ئاوا بڵێ خاڵۆ ئاوا بەدڵی من قسە دەکەی ئەرێ لە شوێی تەفۆی من کاکە عەلی کاکە عەلی چی بوو؟ ئەوە چی دەکەی کوڕم؟ تەفۆ تۆ کچەکە بگەێنە خۆشخانە گیانەکەم من دەچمە لای ئازاد تەفۆ تۆفیق تۆ شتەی ڕاست بە کردوتە ئێستاش نۆرەی منە چی بووە؟ چی بووە کاکە عەلی بۆ کوێ دەچین؟ تووڕە بووم تۆفیق شەرمین ئێرە نەتوانی ئەمە چیمان بەسەردیە ها؟ تۆفی زۆر سەرمامە ئێرە سەردا چونکە سەردیەکەم کردوتەوە تەواو شەرمین چیمان بەسەردیە تۆفیق مەخەوە کچیە مەخەوە سیرکە شەرمی خاڵۆتی پێداوم سیرکە خاڵۆ کتێبەکەی خۆی پێداوم شەرمین خاڵۆ کتێبەکەی پێداوم دەزانی من مانای چییە؟ واتە خاڵۆ من ئازاد دەکە شەرمین
تۆ مەراقت کردبوو لەوەی بزانی من چ جۆرە کەسێکم وانیا بچکۆل کەی بۆ یەکەم جار بینیت کە من چ جۆرە کەسێکم بیرت کەوتەوە کەوایە با ئێستاش لەو شوێنە یەکتر ببینین کە تۆم برد بۆ ئەوێ تاوەکو جارێکی تریش ببینیتەوە کە من چ جۆرە کەسێکم چل ساڵ دەبێ نەهاتووینەتە ئێرە دەڵم بیرم کردووە بەڵام هیچ بیرم نەکردووە زۆر سەیرەوانیە ئەمە شارستانیەتە ئیتر چەند جوان بەرامبەر یەکتر دادەنیشین بەڵام خۆتان بۆ کۆتایی یەکتر ئامادە دەکەن دەتانەوە یەکتری بکوژن ئەوە نەوێت بە خۆتان ناتوان بیکەن گەر خاڵۆ شتێک لە تۆ بکە یەکسەر تۆ چیتۆڵ لە خۆشەویستەکانی دەکەیتەوە چونکە گەر خۆ دێکسەر خاڵە بکوژی تامی تۆڵەکە ئەوەندە نابێ های لەو شارستانێتە ئێ کاکەڕامیس هاتووی تا داوایەکەم لێ بکەی و منیش ڕەتی نەکەمەوە وانییە؟ وایە بەڵام پێش وەخت دەمەوێت چیرۆکێک بگێرمەوە بۆ ئەزەل چیرۆکی ئێرە زۆر خۆشە وا حەزم لە چیرۆکە کەوایە تۆ دەست پێ بکە های کاتی خۆی ئێرەی کەسێک بوو بە ناوی ئەحمەد ستایل ئەو برادرەی ستایلی وەک ناوەکەی بوو پێڵاوی ئیتالی ستایلی تایبەت و هونەرمەندانی ڕاقی کاکەڕامیسیش پیاوی ئەو بوو ڕامیسی بردە لای خۆی بەڵام دەستوری نەبوو ئەو پیاوە هیچ دەستورێکی نەبوو هیچ ڕێسایەکی بۆ کارەکانی نەبوو لەمی وەردەگردەی دابم لەمی وەردەگردەی دابە و بە سپی دەوت ڕەش بە ڕەشی دەوت سپی هەڵەی دەکرد بەڵام گەورەترین هەڵەیە و برادەرم وەستانی بوو لە بەردەم ڕامیس قەرەیسکیدا من ئاوا بەبیرم نایێتەوە منی ژەو کات مناڵ بووم باوەڕم کرد بە جواب هاتمام هەر لەوێ هەردووکمانیان دەکوشت خاڵۆ بۆ چیرۆکەت بۆ جێڕامەوە دەستت ناگەێنیتە ئازاد و سەلمە های ناوەکەشم بەرەڵا دەکەی با بچێتە ئەو شوێنەی دەیەوێ هەوڵ دەدەم هەڵت خاڵتاندم خاڵەوە تازە دەزانی دەست لە ئەزەلیش نادەی خاڵۆ ئەو دوا کوڕمە ئەو لە ژیاندا دەمێنێتەوە باشە خاڵۆ تۆ دەست هەڵ ناگری تۆ واز ناهێنی تۆ ئەو پیاوانی خاڵۆ وانیم خوارزە ئەم جارە ڕامیز قەرەیسکی نیم من ئەو پیاوە نیم کە لەگەڵ ناوەکەی خۆم شەڕکەم ماڵاوە خوارزم ویستم تۆ ژیان لە دەست نەدەی منیش دوا هەمین شەمەندەفەری دوا خاڵۆی گەورە دەی خواتان لەگەڵ خاڵۆ ڕامیس
خاڵۆ ئەمبوڵانسمان کەن ئەمبوڵانس بێنە باوکە دەموت ئەگەر خوێنی چوو بێتەوە سەر من ناتوانێ بیکە سەیری ئەو کارە بکە خوازە وش خاڵۆ هەناسە بەکارمێنە خاڵۆ لەبەرەوەی چووەتەوە سەر من بۆیە کردی باوکە هەناسە سەر مەکە خاڵەوە دێن نابانێن لا مەگەر تاهو بێ ئەو کارە لە خاڵی سەرتاوە تاوە بێ هیچ شتێک نێتەوە بێ خاڵۆ هیچ شتێک نێتەوە بێ شتێک لە خاڵی سەرتاوە تاوە دەبێ خوارزە لەو شوێنەی تاو بووە لەو شوێنەوە دەست پێ دەکاتەوە سیرکە باوەردی سیرکە دەیبینی خوارزە باوەردی سیرکە پێش 40 ساڵ هەرزە کارێک لێرە دابەزی سیرکە نایبینی خوارزە نایبینی خوارزە دەیبینم 40 ساڵ پێش ئێستا پیاوێک لێرە دابەزی جانتایەکی لەدەست لە ناو گیرفانیشی چەقۆنک هەرەوەندە بەتەنیا بوو دنیای گەورە لە بنگوێی پێیدەوت ناتوانی بیکەی پێیان وت ناتوانی بیتە ناو ئەم شارەوە چووە ناوی پێیان وت ناتوانی لەم شارە بمێنیتەوە مایەوە پێیان وت تۆ هەژارێکی لە گوندەوە هاتوو تۆ بە تەمای بەتەنیا و بەم حاڵەوە لە لوتکەی ئەم دنیا قەبەیەک سەرکەوی پێیان وت ناتوانی کردی دەیبینی خوارزە خاڵۆ ناتوانم بێتۆ ناتوانم جەممێڵە خاڵۆ دەست بنێ ناو دەستم خوارزە من لەگەڵ تۆ دەتوانی خوارزە پێت دەکرێت بوەستە سیرکە